ای رفیقانی طریقت دردی عشقم شارکن شیرین داماچو شیرین داماچو شای سوزن خبر شیرین داماچو آریکانیاریتون آرامی جانی منی شاگونی جوانی منی بیروا یاری حسیس تریفی ماکی منی یاری دم سوزی منی دیوارا بمجينا ياري بيروزي مني طول ما كيمن مشكينا ورا هزي دغيمن هاي قوليمن لتزيزني ورا لا يمتاز بار قول خون جيبار تومي آرامی جانی منی شاگوی جوانی منی بیروا یاری عزیز تیری فی ماجی منی من قهرتم خوشمی من قهرتم خوشمی بابی تو دل نسمی دور بملی نامم شمی بوچیلا من قراوی بدکار من خوصی کنی غم نبو درد دارم یارم هوار بمالم یند دل پر آزارم بونا پرسل نحالم چیب کم بختم وقدر وی شیشارنگا من دوم چیب کم دی سایم بلبولی غایم با تنها بو مخ
دەچێ خۆسا تەشکێلم دووری خۆسا تەشکێلم دووری ئەبێ گریان لە چاما بێ ئەمە ئەمە ئاویکان یاوی تۆ ئاویکان یاوی تۆ ئارامی جانی منی شاپڵی جوانی منی بێرەوە یاری عەزیز تریفەی ماکی منی یاری دەمسۆزی منی دەی وەرەلام بمدێنە یاری پیرۆزی منی تۆ دڵەکەی من مەشکێنە. بینەرانی عزیز و خۆشەوی سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش لە بەرنامەی ئاوێنەی هونەرەوە هاتوینەوە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست بۆ دیدار و بەسەرکردنەوەی هونەرمەندێکی تر. هونەرمەندی ئەم جارە کاک بارام سەعید. کاک بارام سەعید یەکێک لەو هونەرمەندانەیە کە لە بواری سرود و گۆرانیەوە هەتا ئێستا بەردەوام بووە و چەندین بەرهەمی شاز و نایابی هەیە و هەروەها ئەوڕۆ لە بەرنامەکەماندا کاک لوقمان محەممەد تەوفیق بە ئامیری دیوان یان ساز، کاک نەبەز مستەفا بە ئامیری کیبورد زۆر زۆر خۆشحاڵم کە لە بەرنمەیە ئامادەم. زۆر سپاسانەکەم بژی کاک نەبەز پێم وایە بەڕێگە سەقزیشی بە خەڵکی سەقزی خۆشەویست بزانن کە هەر خۆش بێ. سپاس کاک بارەمیان زۆر خۆشحاڵم کە لەم بەرنامەیە ئامادەی. منی زۆر زۆر سپاسانەکەم، سپاسی جەناب دەکەم، سپاسی ئێستا بە جوانە و کەناڵە جوانەکەشتانەکەم. زۆر مەمنونم. یا خوار خۆش بن. زۆر سپاس دەکەم. بەرنامەکەمان وایە هونەرمەندان باسێک لە ژیانی خۆیان بکەن. جناب دەگەر باسێک لە ژیانی خۆت بکەی کاک بارام سەعید کێیە؟ بەسەر چاو. سپاس. من لە دایکبووی شاری سلێمانیم لە گەڕەکی مەجیبەک. ماڵی دم 1966 هەر لە منداڵیمەوە کە 4-5 ساڵ بووم عێراقمان بەجێشتووە ڕۆیشتم بووە کوردستانی خۆرهەڵات. لەوێ نیشەجێ بووین تا ماوەیەکی زۆر تا بە گەوری من گەڕامەتەوە، بەڵام لە مەنتیقەی فارس نشی نابووین، کەمتر لە کوردستانەکە بووین و هەر لەوێ چوومەتە قوتابخانە و خوێندومە بە قەولی خۆتان تا دووەمی ڕاهنەماییم لەوێ خوێندووە. پاشان لەو تەمەنای گەڕاوینەتەوە بۆ عێراق. بەڵام لە بیدایەتی تەمەنی هونەریمە من لەوێ کە لە قوتابخانە بووم لە ئێران هەستیان کرد کە دەنجێکم هەیە. ئێرانیش بەڕاستی زۆر ڕێزم هەیە بۆ وڵاتە جوانەکەی خۆشمان، بەڵام هونەر لەوێ زۆر باشتر پێشوازی لێکرێت، هەتا لە فارسنشین و کوردنشینەکەشی زۆر باشە. ئەوەیە کە زانیان من دەنجێکم هەیە لەوێ خانومی کەریمی هەبوو کە مامۆستامان بوو، مامۆستای موسیقاش بوو. تقریبا 2 ساڵ و نیو هەوڵیدا کە من فێری بە جۆری بابەتی گۆرانی بکات کە بتوانم گۆرانی بەسەرکەوتوانە بڵێم. یەکەم گۆرانیشم لە مەشهد ئاهەنگێکم ساز کردووە. بەڵێ بە فارسی؟ بەڵێ بە فارسی. لە کام شار بوو؟ لە مەشهد بوو. لە مەشهد بوو. بەڵێ. یعنی کاریگەری ئەو سای مەشهدت لەسەرە یان ئەو؟ هەتا ئێستاش لەسەرمە، لەبەرەوەی من خۆناغی منداڵیم لەوێ بەسەر بردووە لە ئێرانە گەورە بووم. هەتا فۆنەتیکی زمانەوانیشم زۆرتر ئەگەڕێتەوە بەلای جەناب گۆرانی. هەربژی و سەرکەوتوبی. باسێک لەو کاتەوە بکەین کە ئەوە مناڵیە دەست پێ کردووە و لە فارسیەوە دەست پێ کردەوە، دیساناتیەوە بۆ باشووری کوردستان و لێرە دەست کرد بە گۆرانی وتر. چۆناوچۆن وڵاتی نێو دنیای گۆرانی و ویستت دیسان پەرە بدەی بە گۆرانی ڕێچکەیەک بۆ خۆت بگری؟ بێگومان ئەو حەزە لە ناخی منە چەکەری کردووە کە من وەکو هونەرمەندێک بیرمە کردووە. خولیا بووم کە بگەمە ئەو ئاستی کە خۆم حەزم لێ خزمەتی کۆمەڵگای خۆمی پێ بکەم بە وەسیلەی هونەر. ئەوە بوو لە هەشتاکانە من دەسم بە هونەری گۆرانی وتن کرد.
چەند گۆرانی کشم بۆ ئەو کاتی کەناڵی کەرکووک ئەوانە تۆمار بەڵێ. بە هاوکاری برای کاک نەبەستەوەن کاک نەورۆز کاک نەورۆز بەڵێ ئەوی شەر حازم ئەوەی کە بۆ تەلەڤیزیونی کەرکووک گۆرانی تۆمار کرد بەڵێ دوای لەگەڵ ئەو تیپانەیە کە لەگەڵ یان پاشان کردووە لەگەڵ تیپی برادرانی تیپی مۆسقای سلێمانیا چەند کارێکم کردووە لەگەڵ جەنابی مامۆستا قەردەداخیا چەند کارێکم کردووە لەگەڵ مامۆستا سەلاح ڕووپا کارم کردووە پاشان لە ستۆدیۆی لاوەکە ئێستا ستۆدیۆیەکی هەیە ستۆدیۆکە بەناوی ستۆدیۆ لاوەکە کاک عومەری چەلۆ سەرپەرشتیەکە زۆر سەرکەوتوانە دوو سیدیم لێرە تۆمار کردووە. ئەکرێ باسێکە و بەرهەمانە بکەی ئەو بەرهەمانە کی ئاوازەکەی بۆ داناوی شعرەکانی کێن لەکوێ تۆمار کراوە مۆزیک ژەنەکانی کێ بوون چونکە بەڕاستی ئەو گۆرانیانە گۆرانی ڕاستە گۆرانی بێژ ئەیچڕێ ئەیڵێ بەڵام ئەو کۆمەڵە کەسی لە پشتەوەیە هەمیشەش ئەوانە ونن بە تاکید ئەوە وەکو سەربازێکی نەناسراوان من سوپاسیانەکەم لێرە دەستیانە کوشم بە تایبەتی ئەوە کاکە نەبەز و کاک لوقمان کە دانیشتون سوپاسیانەکەم کاک عومەر و کاک عادل و مامۆستا عەبدوڵڵا جەمال سەرگرم و مامۆستا قەردەداخی و ئەمانە بەڕاستی هاوکارم بوون لە زۆر کاتە هاوکارم بوون و منیش ئەو دوو سیدێم لە سۆدۆلاوە تۆمار کردووە زۆربەی ئاوازەکانی ئاوازی خۆمە یعنی حەزم لە کاری ئاوازی شەیە ئەلبەتە کەمێکێک توانام هەیەتیایە خوێنراوەکانی زۆری محەممەد پاکژە و عەلی چاوشینە و بڵند خۆشنا و مام هەژارە و ئیتر بەڕاستی ئێستا زۆر لە یادم نینداوە لێبوونەکەم ئەو ناوانم زۆر لە یاد نییە. بڵێ یعنی ئەو مۆسیقاژەنانە و ئەو شاعرانە کە ئەوانش شاعرەکان شعرەکانیان هەڵبژاردوون شعرەکانیان پێداوی زۆریان شعرەکانیان پێداوام بووە خۆشم بە دڵم بووە یا هەندێکشان خۆم داوام کردووە لەو ئاستەیە ئەمەوێت بەو جۆرە ستایلە شعرەمەوێت بە تایبەتی بۆیان نووسیوم من سوپاسیانەکەم ینی بەڕاستی ماندوو بوون لەگەڵمە. پێت وایە لەو کەسانەی کە دەنگی وەک دەنگ جنابتێکی بۆ نمونە کاک ئازادە ڕەشە کاک ئیسماعیل سابووریە ئەمە کۆمەڵی کەس نەچنە خانەی دەنگی مامۆستا ساڵح گیلانەوە حەزەکەم باسێکەوە بکەی کەس هەیە وەک ئێوە من نێناسم بۆ خۆتان بیناسن وەڵای بێگومان تەوەن لای ئێمە کۆمەڵە هونەرمەندانی جوان هەیە کۆمەڵە هونەرمەندانەیە کەونن بەڕاستی بەڵام جەنابەت باسی کاکە ئازادت کرد کاکە ئازاد من لێرە سڵام هەیە بۆی کەسێکی باشە کەسێکی دەنخۆش و بە ئەدەبە بەڕاستی نمونەی هونەرمەندە مامۆستا ئیسماعیل سابووریشکەوە هاوڕێکی زۆر خۆشەویستمە هەتا ئاوازیشی داومەتەوە زۆر ڕازیش بوو لەو کارانی کە من ئیشەکانی ئەوم کە دووبارە کردووەتەوە وەکو لاسایکردنەوەی کە ئەوم کردووە زۆر ڕازی بووە لەوە من سوپاسێکەم هەر بۆ خۆشەویستێش ئاوازی داومەتێ بەڵێ زۆریشمانەیە من ئەمە هەندێک شتەیە کە ئەوانەی کە وەکو ئەمسالی ئێمەن خۆ دەزانی لێرە تەقریبەن ونن وە کارەکانیان پێش ناکەوێت چونکە ئێمە بەڕاستی ئیش بۆ ڕەسەنایەتی کوردیەکەی ئەمەش بەپێی ئەمڕۆی کوردستانی مەکە تووشی بەڕاستی قەیرانێکی هونەری بووە بە تایبەتی کوردستانی باشوور تووشی قەیرانێکی هونەری بووە زۆربەی ئیشە هونەرەکان ئەبێت بە وەکو کلیپس تەماشاکرێ وەکو جێ و هۆنراوە ئەمانە گوێ ناگیرێ لە ئاواز و لە دەنگ و لە چۆنێتی ئەموتنە سونەتیە چۆنە بەڵام زۆربەی زۆری حەز چۆتە حەزی کۆمەلگاکەی ئێمە کوردستانی باشوور چۆتە سەر بابەتی کلیپکردن ئێمەش بەڕاستی هونەرمان وا هەڵبژاردووە کە خزمەتی کۆمەلگاکەمانی پێ بکەین هونەرمان بۆ داهاتی ژیان بەکار نەهێناوە لەبەرەوە ئێمە ئەو هێزە و توانایانمان نییە بەڕاستی وەکو ئەن کۆمەڵە کلیپی زۆر سەرنجڕاکێش بکەین و ئێمەش دەرکەوین ئیتر وردە وردە بۆ خۆمان سواشەمە نەفەرەکەی خۆمان بووین هێمن هەڕۆین لەگەڵ ژیانە بەڵێ کاک جەلال دوادارم هەر سەرکەوتوو بن ڕاستە کۆمەڵێک کەسن کلیپەکەن کە بەڕاستی ئەتوانم بڵێم نە لەباری شعرەوە نە لەباری مۆزیکەوە نە لەباری دەنگەوە هیچیان ناچنە چوارچێوەی هونەریەوە بەڵام کۆمەڵی کەس وەک جنابت هەن کە بەرهەمەکانیان هەیەوە پشتیوانێکیان نییە بەڵام مێژوو دوایی قەزاوەتەکە کە ئەو هونەرەچە هونەرێکەوە چاک و خراپ لە یەک جیاکاتەوە ئەمەلم بۆ ڕۆژایە ئێمەش گەشتبینین بۆ ڕۆژە با ئێستا گوێمان لە یەکێک لە گۆرانیەکان بێ کامە بەرهەم کاک نەبەز ئامادەیە
بەهار دەی بە گوێمان لە گۆرانی بەهار بێتەوە دینەوە لەتەن بۆ درێژێ بەرنامەکە بینەرانی عەزیز و خۆشەویست فەرموون. بەهار ناماوێت جوانیت ببینێ ئەمڕۆ من بەدڵ بەست و غەمگینێ بەهار ناماوێت جوانیت ببینێ ئەمڕۆ من بەدڵ بەست و غەمگینێ دوورم لە خۆشی تاریکی شینێ زار و بێزارێ تاریکە ژینێ دژمێنی لایە و گوڵ و نەسرینێ بەهار ناماوێ جوانی ببینێ دژمێنی لایە و گوڵ و نەسرینێ بەهار ناماوێ جوانی ببینێ بەهار بولبولت بەهار بتوێنێ گوڵیش لە دەشتە بەخۆی بنوێنێ کانیت ئاوی ڕوون بە هەڵقوڵێنێ گژ و گەتەوە بەبی شەکێنێ ئەمە نەدڵی من نەبزوێنێ ئەمە نەدڵی من نەبزوێنێ بەهار ناماوێ جوانیت ببینێ بەهار ناماوێ جوانی ببینێ بەهار و دەشت و ئاسمانی شینی بولبول و قومری گوڵ و نەسرینی نەشای دیمانی جوان و شیرینی بەشمەلای کەسێ سەرەپاشینی دووربێ لە دیلی بەست و غەمگینی دووربێ لە دیلی بەست و غەمگینی بەهار ناماوێ جوانیت ببینێ بەهار ناماوێ جوانیت ببینێ بەهار ناماوێ جوانیت ببینێ ئەمڕۆ من بەدڵ بەست و غەمگینێ بەهار ناماوێ جوانیت ببینێ ئەمڕۆ من بەدڵ بەست و غەمگینێ دوورم لە خۆشی تاریکی شینێ زار و بێزارێ تاریکە ژینێ دژمێنی لالە و گوڵ و نەسرینێ بەهار ناماوێ جوانیت ببینێ دژمێنی لالە و گوڵ و نەسرینێ بەهار ناماوێ جوانیت ببینێ دەمەکەت خۆش بێت دەستان خۆش بێت کاک لوقمان کاک نەبەزگیان ئەو ئاوازە ئاوازی کێ بوو؟ ئاواز ئومێد جەمالە لە تیپ مۆسیقای سلێمانیە هۆنراوی بێکەسە بۆ خۆی گۆرانی بێژە ئەمیجێمە نەخێر ئازیب کەمانچەیە عازف کەمانچەیە دەست خۆش بێت ئەندامی تیپ مۆسیقای سلێمانیە ئێستا لە سلێمانیە بەڵێ پێش ئەوەی بچم بەرە و ناوچەی شارباژێر ئەو شوێنەیە کە جنابەت لەوێ لە دایکبووی جنابەت بڕێک جار لە گۆرانیەکانی مامۆستا مەزهەر ئەڵێیتەوە و کاک ئیسماعیل سابووریش بێتەوە حەزەکەم باسێک لێوە بکەی چونکۆ دەنگی مامۆستا مەزهەر دەنگێکە کەم کەس دەتوانێت بڕادە قەرێ ئەو دەنگە
سپاس دەکەم ئەوە سپاسی هەڵوێستی جەناب دەکەم لوتەیە. من بیدات کە ئەرزم کردی خۆم لە دایکبووی شاری سلێمانیم لە گەڕەکی مەجیبات، بەڵام ڕەچەڵەکمان ژاژڵەی یا کە منتیقەی شارباژەرە گوندی ژاژڵە، باو باپیرانم خەڵکی ژاژڵە. وەکوی کە فەرمووشت من هەرکە بیدات ئەرزم کردی بە شێوەزاری کوردستانی باشوور حەزم کردۆ گۆرانی بڵێم، پاشەوەش ئەو کوردستانی ڕۆژهەڵات ببوورە کوردستانی ڕۆژهەڵات داوا لێبوورنەکەم. ئەو دەنگانی کە کاریشی تێکرد بێتم لە منداڵیمەوە تا ئێستا جەنابی مامەسا مەسەری خاڵقیە، جەنابی مامەسا ئیسماعیل سابووریە و زۆریشیان زۆری کە هەیە مەسەلەن وەکو کاکە شەهابی و کۆمەڵە کەسانی کە کاریان بەڵێ کە کاریان کردوتە سەر من. منیش هە لە منداڵیەوە خولای ئەو دەنگانە بووم، بۆیە بە پێی تەمەن لەگەڵیان هاتوو. ئێستا بچین ناوچە شارباژێر. ناوچە شارباژێر کە هونەرمەندانێکی لێ هەڵکەوتووە لەوانە کاک عەدنان کەریم، کاک بێجەدەعیا، مجموعەی کەسی تر، کاوە ژاژڵەیمانەیە، عەباس ژاژڵەیمانەیە کە ئیشەڵا دوای خێری بۆکەین ناساخی ئێستا لە جیا کەوتووە. هیوای دەشتاغی بڵێت باسێک لە مۆسیقای ناڵێم پەیوەندی مۆسیقا جیاوازە لە شاری سلێمانی و لە پارێزگای سلێمانی یا لە باشوور، بەڵام ناوچەیەک هەیە زۆر دەوڵەمەنە لە مۆسیقا و لە گۆرانی. حەزەکەم باسێکە و ناوچە بکەیت کە زۆر هونەرمەندی دڵکەوتووە. وەڵی ئەوە بە نەبێت بە وەسفێک کە من خۆم خەڵکی ئەو ناوچەیەم، بەڵام وەکو ئەزم کردی شارباژێر لەوانەیە زۆربەی کوردستان بزانێت کە منتیقەی شارباژێر خاوەن کەسانێکی زۆر هونەرمەندن و لە بواری شانۆ، لە بواری ئەکتەر و سینەماییەوە، لە بواری هونەر و مۆسیقاوە زۆرمان هەیە ئەلحەمدوللا. ئەوەش نازانمەگەر چەند کەسێ لێم زویر نەبن، ئەوەش ڕەتێکمان هەیە تقریبان لەگەڵ کوردستانی ڕۆژهەڵاتە لەوە ئەچێ ئەوە سەبەب بێ. ئیتر من ئەویان نازانم، ئەحتیمالە سەبەب نزیکەی دراوسێتەکەمان بە زۆر نزیکین لەسەر سنووری. کاک عەدنانی ژاژڵەیە؟ بەڵێ ئەوی ژاژڵەیە. چی گۆرانی هەیە لەو ناوچە خۆشە کە بۆ خۆت معجبی بۆ گۆرانیە، زۆر حەزت لەو گۆرانیە بێ کە فلکلۆری زۆر کۆنی و ناوچە بێ؟ وەڵی کاک جەلالیانی هەندێک پرسیارەکەی ئەمە تۆزێ قورسە. من کە ئەرزم کردی ئێستا هەندێک کەس کە ئەڵەی خەڵکی کوێی وا هەست دەکا لە خەڵک ئەوەیە کە تۆ لە چ شارێکای. من کە ئەرزم کردی منتیقەی شارباژێرم ژاژڵەییم، بەڵام لە سلێمانیە لەدایک بووم، هەتا ئێستا یەک بزەویشم لە منتیقەی خۆمانیە و لەوێشا گەورە نەبووم تا بزانم ئەوان بە چ ئاسی حەزیان لە چ بابەتێک بۆ کەوتویانە. من وەکو ڕەچەڵێکی خۆم ئەرزم کردی کە یعنی بۆت نایە لەو گۆرانی ڕەسەنان هەر سەرکەوتوبی. زۆر سپاس بژیت جنابەت سرودت دوتووە. بەڵێ بێگومان. و سرود بۆ پێشمەرگە. بەڵێ. جارێ باسیکەوە کە بۆ خۆت پێشمەرگە بووی؟ بەڵێ من خۆم پێشمەرگەی دێرینم، ئێسش ئەندامی ناوەندی درامای شاخم. بەڵێ. بۆ بەرهێنەری کلیپ و درامایە. بەڵێ. ئیشم بۆ کارم زۆر کردووە بۆ پێشمەرگە، هەتا بە تایبەتی کۆنسێتم بۆ پێشمەرگە کردووە، سرودی تایبەتیم بە نای پێشمەرگەوە، بەڵام پێشمەرگی هەر چوار پارچەی کوردستان هەتا سیناریۆکەش کە ئێمە ئاماژەمان بۆیەوە هەر چوار پارچەی کوردستانمان دانا و لە هەر چوار پارچەشەوە هێزەکانیان یەک لە ژێر ئاڵای کوردستانە یەکەگرن کە خۆمم ئاڵاکە هەڵەکەم. و سرودی تایبەتیشم بۆ شەهید وتووە کە شەهید هەموو کاتێ تاجی سەری منە، من هەر بەو ناوەشەوە وتومە. بەڵێ کارم کردووە، کاریشم بە تایبەتی بۆ شاری سلێمانی کردووە، گۆرانی بۆ سلێمانیش وتووە بە تایبەتی، ئەمە وەکو سرود و نەشید. هەر سەرکەوتووی. زۆر سپاس. ئێستا گۆرانێک بڵێن بە یادی پێشمەرگانەوە چ گۆرانێک حەز پێکەی بۆ خۆت؟ وەڵی زۆربەی زۆر هاوڕێ پێشمەرگەکان من وا ناسراوم ئەیان و حەزمان لە دەنگی مامەسا مەسەری خاڵق. مامەسا مەسەر. منیش زۆر جار بۆ مەوتە جاگە حەزەکەی. ئێستا کامە گۆرانی ئاگر بارانە دەنگێت چۆنە ئاگر بارانە؟ بۆنی هەڵاڵە دەی فەرموو بە گوێمان لە گۆرانی. بەڵێ وایە با گوێمان لە گۆرانی بۆنی هەڵاڵی مامۆستا مەزهەر بێ و دوای دینەوەێتەن بۆ درێژە بەنامەکە فەرموون.
غريب غريبي شارع كب مهدورة ولاتا بوجي رحمتنا ما جنا وقي جاري جاران جنا وقي جاري جاران بوني حلالاتي صداي جوازاتي لقاورة مالاتي بقراشي تيواتي دي 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 بابي نشمي القلي نسفينا جوزري يا سامينا نشمي القلي نسفينا جوزري يا سامينا خونجنا وخرشيرينا هاي دمي بابي قانينا دمي بابي قانينا تري بدهنوها برواح نيبال شكاوى حمو عالم ديزان جوجوان بوتو ناما يران بوتو فوتو صداي جوكالاتي لقاورة مالاتي بقراشي تيواتي دي 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 بابي نشمي القلي نسلينا جوزري يا سامينا خونجي لو خشيرينا هاي دمي بابي قالينا دمي بابي قالينا لبردي سوار بملاها باو بوزي هلداها باو بوز دهلي زيرها باوانيتك كيرها باوانيتك كيرها صداي جوازاتي لقاورة مالاتي بقراشي تيواتي بقراشي تيواتي نشمي القلي نسلينا جوزلي يا سامينا نشمي القلي نسلينا جوزلي يا سامينا خونجي لو خشرينا هاي دمي بابي كانينا دمي بابي قانينا دەمەکەت خۆش بێت بەرازیان دەست و پەنجەت خۆش بێت کاک نەبەزگیان کاک نەخوان دەست خۆش بێت هەر سەرکەوتوو بن ئەویش گۆرانی مامۆستا مەزهەر بەڵێ غەریب غەریبی شاران هەموو غەریبیمان چێشتووە وەڵا هەموومان چێشتومانە من هەر زۆرم چێشتووە بەڵێ ئێمەشر زۆرمان چێشتووە بە باسێک لە گۆرانی بۆنەکان بکەین بەڵێ لە زۆر بۆنەی هەر ناوچەیەکیان هەر نەتەوەیەک هەیە بۆنەیەکی تایبەتیان هەیە زۆر بۆنەی جۆراوجۆریشیان هەیە بەڵێ ئێمە هەمانە بۆنەی وا لە کوردەواریایگرن کە ئەچن گۆرانی لە بەشی فارسەکانە گۆرانی فارسی لە بەشی عەرەبیە عەرەبی لە بەشی تورکیا تورکی
نان گۆرانی کوردی بڵێ وەسەر بخەن یەک دوو گۆرانی گوێم لێ بووە لەم لاو لەولا ئەوەی یەک گۆرانی کاکناسری ڕەزازی و توی ئەوەی بۆ گواستنەوە ئەوەی یەک جنابیشت کە گۆرانی گرتووە بەناو خەنەبەندان من حەزەکەم هەم باسێکە و گۆرانیە بکەی ئەم بۆ ئێمە لە کوردەواریە ئایا نیمانە هەمانەی من نایزانین وتراوە نەوتراوە بێگومان من یەکەم کەس نیم کەوت بێتم خەڵکێکیشمان هەیە کەوتویانە بەڵام هەر وەکو ئەوەی من چۆتە ناو بیرەکەوە من بیرم لەوە کردوێتەوە مەسەلەن بۆ هی گۆرانی بێژە عەرەبەکان یا فارسەکان یا تورکەکان ئەهێنن ئایا حەز ناکەن خۆیان هەیان بێت ویا هێشتا ناتوانن قەناعەت بە ئیشی خۆیان کەن گەشتبینین بە داهاتووی هونەری خۆیان من ئەمە نازانم بەڵام من خۆم بەش بە حاڵی خۆم هەوڵم داوە ئیشم کردو بۆ خەنەبەدان کە شتێکی زۆر کوردەواریە تا ئێستش لە زۆربەی ماڵە کوردەواریەکانی خۆمان و لای جەنابیشان ئەمە هەیە کە کت شووەکە ئەو شەوە خەنەبەندانەکرێت دەستی خەنەی پێوەکەن و ئەوواکەن و ئەمە دیمەنێکی کوردەواریەوە کللتورێکە کە نابێ قەت لەیان بچێ وە خۆشەویستێکی چەند ئایلەیەکە کە لەو شەوەیە هەم ئاشنایەکی زاوە بووکە کە لەوێ یەکتری ئەناسن ئەم بووکە دڵی بەخۆی خۆشە بێ من هەساوم گۆرانیەکەم چڕیوە بۆ ئەمە بەڵام بەداخەوە کە زۆر وەکو پێویست نەهاتوۆتە بەرچاو کە شتێکی پێم وابێ جوڵەشی تایە بەڵام وەکو دەهۆڵی نا وەکو شادە گۆرانێکی شادە من وتومە چونکە بەڕاستی ئەو شەوەش کە خەنەبەندانە پێم وانییە کەس زۆر هەڵپەڕێ و زۆر جوڵەی تابێ هەموو مەستن بە دەستیان خەنەتەیەگرن و قسەی خۆشەکەن و توێژەکەن و یعنی ئەم گۆرانیە شادیەکە بەسەریانە وەکو شنەبایەکە بچڕە بەسەریانە نەک وەکو دەهۆڵی بەڵام من نازانم بۆ وە بۆشم نەرەخساوە کلیپێکی وای بۆ بکەم کە بە دڵی خۆم بێت بەڕاستی ئەمانش هەموو ئیمکانیەتی ئەوێ هێز و توانای ئەوێ بەڵام من وەکو خۆم هەوڵم دا و کردوشمە وە کەسانی کەش هەیە کە کردویانە بەڵام چی بکەینی تر خەڵک هەر هێشە مێشکی بەلای تازەگەریان نایەت کە نەتەوەکەی خۆی کە کاکە ئەمڕۆ ئەم ئیشی تازەگەری هەیە بەسە ئەمەنەکە بە ڕابردووە بگەڕێتەوە مەسەلەن چۆن ئەڵی کە گوێی لێ بوو لە کەناڵێکە یا لە شوێنێکە چەند وەختێ گوێی لە شتێکی عەرەبی بووە بۆ خەنەبەندانی ژنا یا هەر پێڵەن ئەیدی میلاد و نازانجی و هەرەوە لە گوێ زنگێتەوە هەر حەزەکە ئەمە دووبارەکات و ئاور بۆ هونەرە ئەسڵەکەی خۆی نایەتەوە من پێم خۆشە ئەوەی من ئازادی شانەکەم لە هەموو شوێ بە هەموو شوێ بڵێن بەس با ئەوە بڵێن نەک بچن شتی عەرەبی و فارسی تووشی بڵێن ئازادیشم کردوون هونەرمەندانی کۆنیش بۆ شایی وتویانە نمونە حەسەن زیرە زاوا لە بوو تێمەدا کاک ناسرەوەی نەقڵ و گوڵ و شیرینی بەسەریان ببارێنین ماوەسا حەسەن زیرەک جاچی ماوە کە نێڵێ بەڵام یعنی بەداخەوە بۆ نایەن ئەوە بە هەموو شێوەیەک تازەگەری بێڵێن قەیناکە بە هەموو شێوەیەک بێڵێن بەڵام ئەوە لە بۆنەکانە زیندووکەنەوە نەک ڕاکەن بۆ شوێنێک کە ئەسڵەن ئەوان ئەترا بەبوونی نەتەوەی ئێمەش ناکەن وایە بێگومان زۆربەی هونەرمەندان ئەو فەرمایشەی جنابتیانە باس کردووە بە تایبەت کاک نەجمەدینی غوڵامی کە ئەویش گلەی هەیە لەوانە دەڵێەوە شتێکی شخصیەکە لە ماڵەوە گوێی لە ڕابگرن بەڵام لەو بۆنانە چونە دە چوارچێوەی بۆنەی نەتەوەیەوە حەق وایە ئەو گۆرانیە کوردیانە لێ بدەن و هیوادارم هونەرمەندانی بتوانن بۆ بۆنەکانی تر گۆرانی بڵێن بۆیە خەڵک نەڕێ پەناباتە زۆر ڕازەبرم جەناب بەباسی مامەسا نەجمەدینەکەن کەسێکی عەزیزە زۆر لە لای من واروە مامەسا ناسر ڕەزازی من هەر کە جەنابە تەلەفۆنەکە چوومە سەر یوتیوب سەیری شەکاری مامەسا ناسرمە کرد هەزار جا خۆم بە قوربانی کردووە کە دوعای خێرم کردووی شەڵا تەمەند درێژە بێت بەڕاستی ئەوانش قوتابخانن و نابنەوەی شەڵا هەر تەمەند درێژ هیوادارمە تەمەند درێژ بن ئەو هونەرمەندانش بەڕاستی ئەرکی زۆریان کێشاوە بە تایبەت حەسەن زیرە کە باست کرد ئەوە نەمرە هەرگیزیش نامبێت منیش ئەمرم ئەو هەر نامبێت هیوادارمە جنابی سەرکەوتوبی بینیومە کە کچەکەشت بە مناڵی کلیپی کردووە بۆ مناڵان من حەزەکەم باسێکەوە بکەی منجاتتە نێو دنیای هونەرەوە بەڵێ من حەزم کردووە بەڕاستی کە ئیشی هونەرەکەم پێم خۆشە خانەوادەکەم ئەگەر نەشوان هونەر بکەن لەگەڵ منە هاوکارم بن لە هونەرە بەڵام من کە جەنابەت باسی دادەڕۆزەی کچمت کرد
ئیشی مناڵانم بۆ کردووە و زۆر هاوکاریشمە لە زۆربەی ئاوازەکانم کە دانێم ئەڵێم وەرە ڕۆزەخان ئەو ئاوازە بە دەنگی خۆت بڵێ بۆی کە ئەگەر کەم و کوڕێکی هەبوو زۆر جار پێ بەڵێ باکەوە لێوا بگۆڕە ئەمە ئاوا لێ بکە ینی زۆر هاوکارمە ڕۆزەخانی کچم من سپاسیش یەکەم کە کچی خۆشمە بەڵام ئەیتوانی نەیکات ئەیتوانی حەزی لێ نەکا من خێزانەکەشم کە هاوسەرم نەسرین خان ئەویشەوە جەنابتان نەزانێت چەند خەمخۆرە و وەرە و ئیش بکە و ئەمە حازرکەوە بەرە و من هەتا خوا بەهرێکی داومەتێ سروشتی من وە هەڵکەوتووە هاوسیەکانیشم جیرانەکانیشم بە هەمان شێوە خۆشەویستیانێ بۆ هونەر وکەوە جەنابیشت لە نزیکەوە ئەمەشت بینی کە من چۆن هاوسەکانم بەرەو پیرەمێن و هاوکاری کارەکان مەکەن زۆر جا من ئەو ژوورە فەقیرانی سەرۆم هەیە کە جەنابە خۆت بینیت بە مای گۆرانیەڵێم ئەگەر ڕۆژێک گۆرانی نەڵم دراوسەکان نەڵەن دەنگی کاکبارام نەهادەمڕۆ یعنی هەمویان عاشقی ئیشەکەن مسپاسی هەر هەمویان بەڵێ وایە کاک بارام زۆر کەیبانۆ بووە کە یارمەتیدەری هونەرمەندان بوون بەڕاستی هەر ئەوانە توانیویانە ئەو هونەرمەندە گەورە کە هونەرەی کردووە پشتیوانی و پشتگیری بکەن مناڵی بۆ بەخێو بکەن میوانی بۆ بەڕێ بکەن پشتگیری و هاوکاریان بێ ئەیتوانی نێکات بەڵام هونەرمەندەکەونە سەرکەوتو نابوو دیارە چون بەڕاستی پشتیوانی هونەرمەند خێزانە ئەگەر خێزانەکەی پشتیوانی نەبێ ئەو هونەرە بە سەقەتی دەرەجیارە هونەرمەند تووشی کێشە بێ بەڕاستی هیوادارمە سەرکەوتوو بن ڕۆزای دووسێ کلیپی کردووە بزانن بەرێ بەڵێ لە من باش بکە ئاماژەت بەمە کرد من وەکو هونەرمەندێک حەزەکەم وەکو هونەر کار بکەم هونەرم بەکار نەهێناوە بۆ چەند حەز و ئاواتێکی خۆم من ویستومە خزمەتی کۆمەلگاکەم بکەم ویستوشمە خەڵکێک چاو لە منیش بکە ئیشی هونەر بکە لەوانەیە من زۆر سەرکەوتوو نەبووم بە ئەو کەسە خۆی سەرکەوتووتر بێ لە من بەڵام زۆر هونەرمەندمان هەیە گۆرانی بێژە لەواچە بڵم دووسێ ساڵە کلیپێکی ڕاگرتووە لەسەروی کە کەسێ نییە کلیپی لەگەڵا بکە یا کەسێکی وای دەست ناکەوە وەکو ئافرەت کە کلیپی لەگەڵ بکە من بیدایە دەستپێکی کارەکانم بە کچی خوشکەزای خۆم بە بووکی خۆمان کە خێزانی خوشکەزامە و بە کچکە خوشکەزامە و بە کچی خۆم کە جەنابەت ئاگاداری بە خوشی خۆم کردومە ئەمانە هاتوومەتە ناو بابەتی کارەکەەوە بۆی کە ئەگەر من ڕوون کردە هەر بە ڕێزیەک بۆ کەسێک کە داوا بکەم بڵێم کچەکەت بە هاوکاری بکە لە کلیپە یا خێزانەکەی ئەگە گەنج بێ هاوکاری بکە بە دڵێکی فراوانەوە ئەیکا لە بەرەوەی ئەو ئەزانم لە چۆ هونەرەکەم هێناوە من مەبەسم کارێکی هونەریە بۆ نەتەوەکەم نەک بۆ کۆمەڵی حەز و ئاوات و کۆمەڵە شتی تایبەتی بڵێن بۆیە من لە بیداتەوە بە ئایلەی خۆم دەسم پێ کردووە بۆی کەسێ نەڵێت تۆ بۆ بەوی ئەەکەی بەس ئەو قسێ نەماوە کە بڵێ بۆ بە ئایلەکەی خۆتی ناکەی من ئەوە نەم کە پێکراوە کردومە زۆر ڕاستە دەستەکەت خۆش بێت بەڕاستی ئەو کارێکی باشە کە هاوکارت بوون خزمان و کەسان و ئەوانە دوای ئەوە ئێستاش لە جیلی ئێوە هونەرمەندانە خۆشبەختانە زۆربیان لە ژیان ئەماون ئەوانە بێ بەرامبەر هونەریان کردو بۆ نەتەوەکەیان بەڵام ئەو ڕۆ کۆمەڵی کەسە بینی بە هونەرەوە بازرگانیە کات ئێوە دەبێت ڕێستان لێ بگەرێەوە شایستە ئەوەن بەڕاستی حرمەتان بۆ دابن ڕێستان بۆ دابنێت چون هونەرەکەتان بە پارە نەکردو بوو نەتەوەکەتان میشە خزمەتتان کردووە ئێستا ئاگربارانەکە بێت چەندەکەم دڵگیر نابێ دەسم دامەم گیر نابێ گەر من داڵم خۆم ژیر نابێ ئەی خورا لەم ئاگر بارانە 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 یار بەبێت و ماڵم وێرانە وێرانە یا جوانە لەسەر دوازار یان لێداوێ
دەستان خۆش بێت دەمت خۆش بێت کاکباران گیان هەر بژین سەرکەوتوو بن ئەوڕۆ دیارە لە بەرنامەکەمانە چەند گۆرانیکمان ئیزافە کرد لەبەرەوە یارە بینەرانی بەڕێز و خۆشەویستیش حەزەکەن زیاتر گویان لە گۆرانی بێ تا قسەکردن بۆ ئێمە کۆمەڵێک لە قسەکانمان کرد زۆر سپاس دەکەم کاکباران زۆر سپاس پرسیاری زۆر من ماوە کاتەکەمان بەرەو کۆتایی ڕوات جا ئەگەر شتێکی تایبەتی هەیە من باسم نەکردبێت بۆ خۆت باسی بکەی بۆ بینەرانی ڕۆژەڵات تیوی بۆ تەلەڤیزیۆنی ڕۆژەڵات بۆ خەڵکی ڕۆژەڵات بۆ هونەرمەندانی دۆست و یاری خۆت فەرموو. تەوەن من لێرەوە سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ تەواوی ئەو هاوڕێ و کەس و کارە خۆشەویستەم هەیە لە کوردستانی ڕۆژهەڵاتن بێگومان هاوڕێ و کەس و کاری زۆر عەزیز و خۆشەویستم لەوەیە و لێرەشەوە یەک شت ئەڵێم ئەمە بێ هیچ مەبەست و بیانویەک پێم خۆشە کوردستانی باشووریش بە هەمان حەزی و ئاواتی کوردستانی باشوور لە هونەر بڕوانن ئەمە تەنیا حەزی منە بەس باشوور لە ڕۆژهەڵات بڕوان بەڵێ باشوور لە ڕۆژهەڵات بڕوانێ چونکە بەڕاستی پێشوازیی گەرمی جوانی هونەر لەوێ هەیە کە خۆشم تا ئەم ئاسەم هێناوە ئەتوانم بڵێم پەروەردەی ئەوێ بوو هیوادارمە سەرکەوتوو بی چونکە ئەمە هیچ مەبەستێک نییە لێرە کە بڵێ من پاسایەک بۆ شێبێنمەوە زوربەی زۆری کارەکانی ئەمە هەتا ئێستا لە سعی و تەقلیدی کوردستانی ڕۆژهەڵات دەکەن ئێرە هونەرمەندی باشیە ئەوش باشیە و کورد هەمومانەوە بە هەمومانەوە جوانی هیوادارم ڕۆژهەڵاتی کوردستانیش ئازاد بێ و ئێمەش لەوێ تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵات بانگتان بکەین بۆ ئەوێ و دیارە تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵات یا پێشتریش کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران هەمیشە بەرنامەی جوانی بووە بەرنامەی هونەری و ئەدەبی خزمەتی بە هونەرمەندان و بە ئەدیبان کردووە و بەڕاستی هونەرمەندانیش ئەو پەڕی دڵسۆزی و خەمخۆری خۆیان نیشان داوە ئێستاش لە ڕۆژهەڵات تیوی کە ڕۆژهەڵات تیوی دامەزراوە زۆربەی هونەرمەندانی باشوور و دەرەوە و ڕۆژهەڵاتی کوردستانی شەمۆیان ئەوانەی کە پیان کراوە بەڕاستی وێراویانە بێنە بەر ئەم کامێرای ڕۆژهەڵات تیویەوە بەرهەمی خۆیان پێشکەش کردو ئێمەش تاوجێ بتوانین لە خزمەتی هونەر و هونەرمەندان داین کاک نەبەزگیان بەخێربی جەنابیش کە لەم بەرنامە بووی زۆر سپاس دەکەین ئەگەر شتێکی تایبەتی هەیە باس لەسەر هونەرەکەی خۆت پێم خۆشە جەنابیش قسەی بکەی وڵا پێشەشی سپاس بۆ کاک جەناجان ڕێستەیە ئەو برادرانی کە لێرە ماندوو بن بەرنامەیەوانە ڕێز و خۆشەویستیشمان هەیە بۆ بەڕێوەبەر کارمەندانی کەناڵی ڕۆژهەڵات بەڵێ لە هاتوبێردا بەڵام کارمەندمانی هەمومان پێشمەرگەین هەمومان پێشمەرگەین ڕێستەیە وەڵاهی هونەر دەردی مامۆستا بەرامەتی لە ڕۆژهەڵاتە دایکەوێ لە باشوور پێگرێ ترباوێکی تەواو نەکەم لە شوێنێکیش ئەمرێ هەی لەکوێ ئەمرێ ئەمرێ یانو هەر قسەی من نەبوو ئەمە حقیقەتە لە ڕۆژهەڵات دایکەوێ لە باشوور ڕێن لێرە پێگرێ لە شوێنێکی تر ئەمرێت خۆ مردن هەمومان هەرم هونەر واری زۆرە بەڵام هیوادارم هەچی هونەرمەندێک هەیە لە ڕەچەڵەکی فۆکلۆری خۆی لانەیە قەیناکە ئێمە ئێستا بڵێن ستایلی مۆسیقاکانمان حەزەکەن ڕۆژ ئاوایی بێ حەزەکەن ئارابێسک بێ حەز ئەەکەین تازەگەری لە هونەرا بکەین بەڵام کار نەکاتە سەر ئەوەی کە فۆکلۆرەکە کاڵکردنەوەانێ کە کاڵمان کردەوە خۆشمان کاڵە بینەوە هونەرەکەمان کاڵە بێتەوە خۆشمان کاڵە بینەوە شاعرمان کاڵە بێتەوە فەرهەنگمان کاڵە بێتەوە ئێتە کە کاڵیش بینەوە بەرەو نەمانە بێت بەڕاستی هەنێک هونەرمەند هەیە یعنی پێ بەوە ناکەن ئەڵێن بەس میمێ بناسرێ میمێ کلیپێکم بێت لە سەتەلایتێک و لە کەناڵێکەوە شتێ پارەم دەستکەوێت هونەر پارە نییە تۆ هونەریکە ئەیگەێنیت بەڕاستی مێژووە تەخۆ هەموو میلەتێکیش ئەگەر مێژووی نەبێت وەکو وایتر بەڵێ من نەبێت باشتر ڕێکەروایە زۆر سپاس هونەرمەندانی پێش ئێمە کەڵبەتە من هونەرمەندی من خزمەت هونەرمەندان خۆشەویستی هونەرمەندانم خزمەتیان کردووە بەڕاستی خزمەتیان کردووە ئێستا شانازیان پێوەکەین بە نسلی ئێمەش نسلی دوای ئێمە شانازیمان پێ بکە بڵێن ئەویان بۆمان کرد دەستیان خۆش بێ کاک لوقمان گیان جەنابیشت حەزەکەم ئەگەر شتێکی تایبەتیت هەیە باسی بکەی فەرموو
پێشەکی سپاس دەکەم من ڕێستەیە سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو پێشمەرگەکە و فۆت فەرمووت پێشمەرگەکانی کەناڵی ڕۆژهەڵات و سپاس دەستخۆشی لە بەڕێست و برادرانی پشت کامێرە ئەەکەم بەڕاستی ئەمەی ئێوە کەن ئەرکێکی جوان ئەرکێکی نەتەوەیە کە ئەتوانن دەنگی ئەو هونەرمەندانەی کە وەکو کاکباران خۆی فەرمووی شاراوەن تا ئێستا بەتوانان بەڵام لەوەی بەبۆی بژێوی ژیان و کەم دەرامەتیان ناتوانن خەڵکی دڵخۆیان دەربخەن ئێوە ئەتوانن ئەم دەنگە پیشانی خەڵک بن و بگەن بە خەڵک من وەکو خۆم تا ئێستا ئەم سازە وەکو هیوادێکی خۆمە بەخۆشی کاکباران و هاتوومەتەوە خۆشی کاکە نەوزاد هاتو بەتێرە تا ئێستا خۆشمە پێشمەرگەم و بەردەوامیشم لە خەباتی کوردایەتی و لەگەڵ ئەم بەڕێزانە هاتین دەستخۆشی لێواکەم زۆر سپاس کاک لوقمانگیان ئەوەی کە باسی ژم کرد ڕۆژهەڵات تیڤی بەڕاستی تەلەڤیزیۆنی تەنیا هی کەسێک نییە ڕۆژهەڵات تیڤی تەلەڤیزیۆنی هەموو کوردێکە و هەر کوردێک لەو کاناڵەوە دەرکەوی بێوێ خزمەتێ بکات بەڕاستی شایانی ڕێز و تەقدیرە زۆر سپاسانەکەم بۆ ئامادەبوونتان لەم بەرنامەیە هەربژین کاکبارانگیان زۆر سپاس بینەرانی زۆر سپاسانەکەم بینەرانی ئازیز و خۆشەویست بەم شێوەیە گەیشتینە کۆتایی ئەم بەرنامە لەگەڵ هونەرمەندانی زۆر ئازیز و خۆشەویست کاک بارام سەعید کاک نەبەز و کاک لوقمان تا هونەرمەندێکی تر و تا دیتنەوەیکی تر هەر شاد و سەرکەوتوو بن بە گۆرانی دینە کۆتایی بەرنامەکە هەربژین بە شادی. هناري يغلى لساتي قول بيزاري يغلى
بولم بزاري طالع لسوفي وباباغاني طالع لسوفي وباباغاني وبوليتوا دام شرباتي وبوليتوا دام شرباتي شيرين السوداء دانيها الناري شيرين السوداء دانيها الناري يبغي لسعشي بولم بزاري يبغي لسعشي بولم بزاري